هەرچەندە تەنها یەک هەفتەی ماوە بۆ مانگیەش، بەڵام تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێم موچەی مانگی شەشی فەرمانبەرانیان دابەش نەکردووە. لە نوێترین لێدوانیشیدا وەزیری دارایی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەڵێت پرسیاری موچە لە بەغدا بکەن. دەربڕینی بێدەسەڵاتی حکوومەت کاردانەوەی بەشێک لە وڵاتیانی لێکەوتەوە. بە تەنزەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسیویانە خۆگەر حکوومەت توانای دابشکردنی سادەترین ئەرکی خۆی نەبێت کە دابشکردنی موچەیە و هەمیشە پەنا بۆ بەغدا ببات، ئەوە دەبێ حکوومەت یەرێم ناو بنێن حکوومەتی حەواڵە یان حکوومەتی دلیڤەری و ناوی وەزارەتی دارایش بگۆڕدرێت بۆ نووسینگەی ئاڵ و گۆڕی دراو. ئەوە جێی سەرسوڕمانی وڵاتیان ئەوەیە ئەگەر تەنها یەک مانگ هاتنی پارە لە بەغداوە دوابکەوێت، ئەوە حکوومەت یەرێم دەسەوسان دەبێت و تەنانەت موچەی یەک مانگی فەرمانبەرەکانی پێدابین ناکرێت. لە کاتێکدا پێشتر بانگەشەی ئابووری سربەخۆ دەکرا و ساڵانێکیشە نەوت و سامانە سروشتەکانی یەرێم بە تاڵان دەبرێت و دەفرۆشرێت، بەڵام نە ئابووریە سربەخۆکە و نەفرۆشتنی ملیاران بەرمیلی نەوت لە ڕابردوودا نەیتوانیوە شەفاعەت بۆ حکوومەت بکات و تاقە موچەیەکیشی بۆ دابین ناکرێت. دەرێنانی کارتی فرۆشتن و هەناردەکردنی نەوت لە ژێردەستی پارتی و یەکێتی دەسەڵاتدارانی ئەو دوو حیزبە و هاوبەشەکانیانی تووشی شۆک کردووە و غروری ڕابردووی شکاندون و گەیشتۆتە ئاستێک ئێستا وەک پێویست لە گۆڕانکاریەکاندا قسەیان ناخوات. ئەوە جێی نیگەرانی ئەوەیە بەهۆی بێباکی و گوێنەگرتن و کە لە ڕەقی دەسەڵاتدارانی یەرێمەوە خەڵکی ئاسایی باج دەدەن و دەسەڵاتدارانیش وەکو بەرزەکی بانان بۆی دەردەچن. هەڵکردنی ئاڵایسپی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە و ڕاگەیاندنی شکست لە دابشکردنی موچە لەلایەن وەزارەتێکی تایبەتمەندی هەرێمەوە ئاژبەتاڵێکی دیکەی دەسەڵاتدارانە و دەرەنجامی ساڵانێک گوێنەگرتنە لە هۆشداریەکانی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی هەرێم و ئەڵقەیەکیشە لە زنجیرەی لاوازبوونی قەوارەی هەرێمی کوردستان. بۆی گەندەڵی و نادادی و نایەکسانی و ناشەفافی دەسەڵاتدارانی پارتی و یەکێتیەوە ماوەی 3 دەیەیە تەواوی سەرچاوەدارایەکانی هەرێمی کوردستان خراوەتە خزمەتی بەرپرسانەوە و بانگەشەی قەبە و فشەڵی ئابووری سربەخۆش تەنها لە بەرژەوەندی حەزب و بنەماڵە و کەسەکاندا بووە و هاوڵاتیانی هەرێم سفتاحیان لێ نەکردووە.